هێزەکانی پێشمەرگەی کوردستان لە ئێستادا لە سنوورەکان سەرقاڵی نوێکردنەوەی سەنگەرەکانیان و سەنگەری نوێ لێدەدەن بۆ پاراستنی خاکی کوردستان. لە سنووری داقووق مەڵبەندی کەرک و کڕۆڵێکی گرنگی هەبووە لە هاوکاریکردنی هێزەکانی پێشمەرگە بۆ نوێکردنەوەی سەنگەرەکانیان. وەک میحوەری داقووق هەموو ئامادەکاریەکمانەیە بەردەوام لە نەوژنکردنەوەی سەنگەرەکاندان و سەنگەری و قەڵای تازە دروست دەکەین. پێم وایە جەپەکەمان وا لێکردووە بۆتە جەپەیەکی ئەوەندە تۆکمە ئەگەر دوژمن وەکو سەرەتایەکەی کە چەند بەهێز بوو وەک سەرەتایەکەشی لێبێتەوە ناتوانێت لەم میحوەرە داخلی شوێنێک ببێت و هیچ زەربەیەکی گەورە بۆشێنێ. تەنها ئەوانە کە بتوانن زەربەی پارتیزانی یا قەناز ئامۆژگارین بۆ برا پێشمەرگەکان هەیە کە ئاگاداری خۆیان بن. دەناباقی تری شتێکتر نییە لەبەر ئەوەی سەنگەرەکانمان زۆر تۆکمە کردووە، سەنگەرەکانمان زۆر بە قووەتن و قەڵاو و سەنگەری تازەش دروست دەکەین. لەو بارەشەوە من دەمەوێت زۆر سوپاسی مەڵبەندی کەرکووک بکەم کە بەڕاستی هەموو جوهودێکیان کرد، هاوکاری زۆریان کردین، پشتیوانی باشمان بوون و خەڵکی سنوورەکە بەگشتی پشتیوانمان بوو، ئیدارەی سنوورەکەش هەر پشتیوانمان بوو، لایەنەکانیش هەر پشتیوانمان بن. دەمەوێت زۆر سوپاسیان بکەم. فەرماندەی مەحوەری خوورمات و ئاماژە بەوە دەکات کە داعش لاواز بووە و توانای شەڕی نەماوە و ڕۆژ بە ڕۆژ هێزەکانی پێشمەرگە قارەمانێتی خۆیان دەردەبڕن بۆ پاراستنی خاکی کوردستان. سەنگەر، تۆکمەکردنی سەنگەر، چاکردنی سەنگەر پێویستە لەبەرەوەی سەنگەرەکان بەردەوام دەبی ئیدامە بدەیت. ئەگە سەنگەرەکان ئیدامە نەدەی سەنگەرەکان خراپ بن، کە سەنگەرەکان خراپ بوون دووبارە دەبی چاچانکەیەوە. ستا لە هەموو شوێنەکان سەنگەرەکان بە تایبەتی لە سنووری میحوەرەکەی خۆن ئەو سەنگەرانی کە باش نەبووینە ئێستا باشتریانەکەن. ئەوانەی ئەو شوێنانەی کە سەنگەری تێدانە بۆ ئێستا سەنگەری باشان تێدا دروست کردیە. من هاوڵاتیان دڵنیا ئەکەینەوە کە هەر شوێنێک پێشمەرگە لێبیت با ئەوان دڵنیا بن لە پاراستنی خاک، لە پاراستنی خۆیان. لەبەرەوە پێشمەرگە ئەو دەستکەوتانەی بەدەست هاتینە ئەو ئەپارێزی ئامادەی دەستکەوتی زیاتر بەدەست بینی. پێشمەرگە خاکە پارێزی، خەڵکە پارێزی لە پێناوی خاک و خەڵک ئامادەیە بە شانازیەوە بمری. لە سەرەتای هاتنی تیرۆرستانی داعش بۆ سنوورەکان هێزەکانی پێشمەرگە ڕوبەڕوویان بووەوە و شەڕی داعشیان دەکرد بۆ ئەوەی هەمیشە خاکی کوردستان بە ئارامی بمێنێتەوە. هەڵمەت حەسەن، گەلی کوردستان، سەنگەرەکانی هێزی پێشمەرگە لە سنووری داقووق.